یەکی هەشتی 2015 کە ڕژێمی تورکیا کوێرانە بەردومانی گوندەکانی زارگەڕی کرد کە لە بەرەبەیانی سعات 4 تا 4:30 بوو. ئێمە لە ماڵی دابوو برایەکانی دا کە من ویستم بە هاواریان بەبچم و لەو بەردومانەدا یەکەم کەس دایکم تێدا شەهید بوو. کە شەهید بوو بابیشم هەردامان شۆچکە بابم کمەندام و خانوەکەی دەسەر داهاتبوویستم ڕزگاری بکەم و نەزاتی دەم ئەوی شەهید نەبی. لەو بەردومانەدا کە ئەو هەموو سەنی بەینەما کرد بابمان ڕزگار کرد و وەکە سوکاری خۆشماندا گوندی بۆکسکان و دەڕانیێڕا و یەکێک لەوان شەهید کارۆخ کردم بۆ دەڕانیێڕا لە هاواریان هاتوو و دووبارە فڕۆکانی تورکیا بەردومانی گوندی زاگەڕیان کردەوە و 5 کەس تێیدا شەهید بوون. زیاتر لە 17 بریندارمان هەبوو لە بریندارەکان بریندارە هەر سەختەکان یەکیان لەوان ئەمن بووم کە ئێستا ئەو شوێنەی لێ دانیشتومە ئەو قەبەی کە ئێستا لەسەرم بۆ من هەرخەنا بوو بەڵا خوای گەورە جارێکی دی ژیانی وێدامەوە وە شەهید نەبووم و ئێستاش کە ئەو قەبە لەسەری دانیشتمەوە بابم تێدا نێشتووە و ئەو قەبە قەبری منە. حکومەتی هەرێمی کوردستان وەلەو ئاسایدا زۆر کەترەخەمە وە زۆریش کەترەخەم بووە هەتا ئێستا هیچمان بۆ نەکراوە و ئێمە تەقریبەن 10 ڕۆژ 15 ڕۆژەوە پێش و هەندێک بە عەرەبەکانمان شەهید بوون هەتا ئەندام پەرلەمانی بەغدایەوە زۆر هەت بۆ ئێمە پەرلەمانمان نییە ئێمە حکومەتمان نییە ئێمە داوای شەرعەتی حکومەتی سەربەخۆ یەکەن بەڵام بۆ داوای مافی ئەو خەڵکە هەژارە ناکەن. ئەگەر خەڵکمان لێ شەهید دەبی و خەڵکمان کەمەندارمەبی و عەرەبەکانمان ئێستا لەسەر تۆڵە شەهیدێکی دیکە کە 4-5 ڕۆژەوە پێشودا شەهید بوون بە عەرەبەکانمان هەموو هاتوونە دەنگ بەڵام بۆ برا کوردەکانمان نایانە دەنگ لەو ئاسە لەبێ دەنگن. نەوەڵا حکومەتی هەرێمی کوردستان زۆر کەترەخەمە و داواکاریشم خەراببووی ئەو خەڵکانێک کاتۆڵەکە ماڵیان خەراب بووە و خەڵکیان تێدا شەهید بووە. بەڵێ تووشیا تەنانەت هەدەفی پەکەکە نییە لەو شوێنانی کە بەردومانێکە هەدەفی ئەوێ نهین ئەوێ کوردی کە خەڵکی هەولێرێ بی یان خەڵکی سلێمانێ بی نهین ئەوێ کوردیە تو تێدا بچین نەخێ بە هەدەفی پەکەکە نییە ئەگەر نا تورکیا بە خەڵەت زۆر بەڕاستانە لە خەڵکی هاوڵاتیادا خەڵکی هاوڵاتی تێدا شەهید دەکەن. بەڵام یەک داواکارین هەیە لە حکومەتی هەرێمی کوردستان بە نسبەت کورد ئەگە خۆ بە کوورد دائانێن دیفاع لەگەری کوردستانەکەن با تەواو دیفاع لە کەس و کاری شەهیدانکەن تەواو دیفاع لەو هەرێمێکەن کە ڕژێمی تورکیا شەوانە یعنی ڕۆژانە بەردومانیەکە بەڕاستی مسەشی پێ ناڕەوایە کە خەڵک بێدەنگە لەم ئاسەدا خەڵک بۆ بیکە خۆبانی مەساعەتی لەسدایە ینی ڕژێمی تورکیا بناری خەندین و منتیقەی زاخۆی هەتا دێتەوە منتیقەی گەرمیان بەردومانیەکە و هیچ مەساعەتی لەوەیان نین ئەوێ کوردی شەهیدی بکە بە تایبەتی عام لە گوندەکانی گوندی زارگەڕی و لەو ڕۆژێک کە بەردومان کراوە هەتا ئێستاش لەوانەیە 5 ماڵی تێداڕم هەتا ئێستا خەڵک نەوێدا بێتەوە چکە مەترسی نەگە هەتا ئێستا هەبی بەردومان مەترسیەکانمان هەیە شەوانە و تیارەکانی داسوز لەسەر ئاسمانەکانی هەرێمی قەندیل و گوندەکانی مەهەنە ئەگەر گوندەکانی بناری قەندیل و گوندەکانی زاخۆ منتیقەی گەرمیان سۆر بوو بەخوا دەبازان هەولێری سۆدەبی چکە ئەگەر دیفاع لە قەندیل نەکرێ بە قورعان لە گیانان لە سۆران و لەڕانیەش ناکرێ چکە ئەو هەرێمە ئەگەر جوانە بە بناری قەندیلەوە بە بناری عاجی ئۆمەرانەوە هەتا منتیقەی سیدەکانەوە جوانە ئەگەر گوندەکانمان ئەو ئاوێران بکە ڕژێمی تووشیا بە قورعان ژیان لە هەولێر و سلێمانیش ناکرێ داواکارین ئەوێ لە حکومەتی هەرێمی کوردستان لەم ئاسەدا لێ نەک نەبی و هەڵوێستی هەری سیدە خۆکە نەبیتە خۆبانی.